ئێمە لە دەواازەی ڕاپەڕین بە یەک دەنگ بە یەک هەڵوێست بۆ پشتیوانیکردن لە خوشک و براکانمان لە کوردانی ڕۆژئاوا هاتوینێتە سەر شەقام وەتەنیا ئەم چالاکیانە بەس نین پێویستە ئێمە ئەمڕۆ دەبواە هەموو دوکانەکان داخرێن دەبواە هیچ کەس لە ماڵدانە نیشێ بە ژن و کچ و گەنج و پیر و جوانەوە هەمووی لەسەر شەقام بێ چونکە ڕۆژئاوا مەترسی زۆری لەسەر ئەو مەترسی لەسەر ڕۆژئاوا هەیە لەسەر هەموو پارچەکانی کوردستان هەیە بە تایبەتی باشووری کوردستان بۆیە لێرەوە داوا دەکەم کچان و ژنانی باشووری کوردستان هەمووتان وەرنە سەر شەقام ئەگەر ئەو ئاگرەی ئەمڕۆ لە ڕۆژئاوا هەیە نەکوژێتەوە دەگاتە باشووری کوردستان و دەگاتە ژنان و کچانی باشووری کوردستانیش ئەو قەتڵ و ئامەی ژن و منداڵی ڕۆژئاوا دەگاتە باشووری کوردستان دەگاتە پارچەکانی دیکە بۆیە بە پێویستی دەزانم کە بانگەوازی بکەم هەموو ژنان و کچانی باشووری کوردستان گەنجان پیران هیچ کەس لە ماڵەوە دانەنیشێ ڕۆژی دانیشتن نییە ڕۆژی یەکێتی نەتەوەی گەلی کووردە کلیلی سەرکەوتنی گەلی کورد یەکێتی نەتەوەی گەلی کووردە یەکگرتنە یەک هەڵوێستیە ئەمڕۆ پێویستە حیزبەکان بەرژەوەندی حیزبیەکانیان وەلانێن بۆ ئەوەی گەلی کورد بتوانێ ئەم جارش سەرکەوتنێکی گەورە و مێژووی بەدەست بێنێ ئەم چالاکیانە بەس نین تێر ناکەن پێویستە سنوورەکانی سیمێلکا و ئەو سنووران دەستکردانە بشکێندرێن گەل دەربازی ڕۆژئاوای کوردستان ببێ بۆ ئەوەی گەلی ئێمە بەتەنیا نەمێنێت. دیارە ئەمڕۆ ئێمە وەکو دانیشتوانی شاری ڕانی ئەم گربوونەوەمان ئەنجام داوە و دەبینین کە هێرشێکی زۆر وحشی گەرانە لەلایەن تورکیا و چەتەکانی ئەحمەد جۆلانی و لەسەر ڕۆژئاوای کوردستانە دیارە ئەم بڕیارە بڕیارێکی زۆر نامرۆڤانەیەکە لەلایەن دەوڵەتە هێزەکانی جیهان و هەروەها دوژمنانی کوردەوە بەسەر گەلی کووردا سەپێنراوە و ئێمە وەکو دانیشتوانی ڕانیە بڕیارماندا ئەمڕۆ گربوونەوە ئەنجام دەین و بەداخەوە کە یعنی هێرشێکی زۆر دڕندانە لەسەر ڕۆژئاوای کوردستانە گەل لەوێ کۆمەڵکوژ دەکرێت لێرەوە من وەکو ژنێک داوا لە هەموو هاوڵاتیانی کوردستان دەکەم بە ژن و منداڵ و لاو پیرەوە هەموو بڕژێنە سەر شەقامەکان بەڕاستی یعنی ئەمە بڕیارێکی زۆر وحشی گەرانەیەوە ئەگەر ئەم کۆمەڵکوژیە ئێمە بێدەنگ بین لە ئاستی دڵنیام کە دەپەڕێتەوە بۆ باشوورەوە بۆ پارچەکانی تریش بۆیە ئەوەی دەبینین بەڵام ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەمڕۆ لە باشوور گەل بەگشتی یەکگرتووە و لە هەموو پارچەکانی تر و دوێنێ شەو لە نسێبینی باکووری کوردستان گەل سنووریان شکاندەوە و پەڕیونەتەوە بەرەو ڕۆژئاوای کوردستان و لە باشووریش بە هەماشێ و خەڵکێکی زۆر بەرەو دەواازەی سمێڵکا دەڕۆن بۆیە گرنگە ئێمە یەک دەنگ و یەک هەڵوێز بین بەڕاستی یعنی لەم سەدەیەدا کورد کۆمەڵکوژ دەکرێت ئەگەر ئێمە بێدەنگ نەبین و لە هەمان کاتیشدا دەبینین کە داوا لە حیزبەکانی باشووری کوردستان دەکەین گەل ڕاستە خۆشحاڵی و گەل یەک دەنگە گەل هەموو هاوخەمە بەڵام حیزبەکانی باشووری کوردستان تا ئێستا هەڵوێستێکی وایە نەنواندووە و داوا دەکەین سەرجەم حیزبەکان بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵاتدارەوە بێنە سەرخەت بەڕاستی دەبێت گەل بە هەموومان بڕژینە سەر شەقامەکان ئەو کۆمەڵکوژی قبوڵ نەکەین بۆی چیتر وەکو سەدەی ڕابردوگەلی کورد ئەنفال و کۆمەڵکوژ نەکرێتەوە. دڵسۆزیتان بۆ برایانمان لە ڕۆژاوە Yeah.